قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی پارێزگای هەڵەبجە و قەزای سەی سادقی کرد و پڕۆژە خزمەتگوزاریەکانی سنوورەکەی بەسەر کردەوە. لە میانەی چەند سەردانێکی مەیدانیدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێگەی جووتسایدی سەی سادق پێنجوێنی بەسەر کردەوە کە ئەو پڕۆژەیە یەکێکە لە پڕۆژە استراتیژیەکان و لەگەڵەوەی فشاری هاتوچۆ لەسەر قەزای سەی سادق کەم دەکاتەوە، ئاسانکاری زۆریش بۆ شۆفێران دەکات و هاتوچۆی نێوان سلێمانی پێنجوێن کورتتر و ئاسانتر دەکات. ڕێگاکە بە دوو قۆناغ تەواو دەکرێت. قۆناغی یەکەمی پڕۆژەکە بە درێژی 8 کیلۆمەتر تەواو بووە و تەنها بەرزەپردێکی ماوە کە لە ئێستادا کاری تێدا دەکرێت و لەلایەن دوو کۆمپانیای خۆماڵیەوە کار لە ڕێگاکەدا دەکرێت. لە بەشێکی تری سەردانەکەیدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پڕۆژەی استراتیژی جووتسایدی سەی سادق هەڵەبجەی لە نزیک ناحەی سیروان بەسەر کردەوە کە ڕێگاکە بە درێژی 16 کیلۆمەتر دروست دەکرێت و 89 ملیارد دیناری بۆ تەرخان کراوە و دوو بەرزاپردیشی تێدەکەوێت. ئەو پڕۆژەیە لە سەدا هەشتای کارەکانی تەواو بووە. هاوکات قوبات تاڵەبانی پڕۆژەی بینای سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجەی بەسەر کردەوە کە پڕۆژەکە لە سەدا 40 کارەکانی تەواو بووە و نزیکەی 8 ملیارد دیناری بۆ دابین کراوە. هاوکات هەر لە سەردانەکەیدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پڕۆژەی ئاوەڕۆی سندوقی هەڵەبجە و پڕۆژەی بینای ئاودێری هەڵەبجە و پڕۆژەی بینای کۆمەڵگەدارایەکانی هەڵەبجەی بەسەر کردەوە کە ئەو پڕۆژانە لە ئێستادا کاریان تێدا دەکرێت و تێچوویان سەدان ملیۆن دینارە. لە لێدوانێکی ڕۆژنامەوانیشدا بۆ ڕۆژنامەنووسان قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە بە شاسانەکەی بوو، بەڵام بە دامەزراوەیکردن و دروستکردنی ژێرخانێکی فعلی کە شایستەی خەڵکەکەی بێت ئەرکە قورسەکەیە. هەر بۆیە هەوڵ دەدەین هەڵەبجە بکەینە پارێزگایەکی نمونەیی. لە کاتی بە پارێزگابوونی هەڵەبجەش من وتم دەرکردنی بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە بەشە ئاسانەکەیەتی کە بوو بە پارێزگا بەڕێوەبردننی بە دامەزراوەی کردنی بە دروستکردنی ژێرخانێکی فعلی کە لە شایستەی خەڵکە بە شەرەفەکەی ئەم ناوچەیە بێت کە ئەوە ئەرکە قورسەکە لێرە دەستپێکەکەم دەستخۆشی لە حکوومەتی خۆجێی هەڵەبجە ئەەکەم تاکو ئێستا بە ئیمکانەتێکی زۆر کەمەوە توانی ویانە ئیشی باشکردن لێرەیە و ئێستا خۆشحاڵیشین کە بەرەبەرە ئەبینین پرۆژە گەشە ئەکات، پرۆژە دەستپێکراوە، پرۆژەی ئاوەڕۆیە، پرۆژەی زانکۆیە، پرۆژەی بینای حکومیە، پرۆژەی ئاوە، ئەو پرۆژەی کارەبایە، ئیشەڵا پرۆژەی تریش بەڕێوە بێ بۆ خەڵکی بە شەرەفی ئەم دەبەرە تاکو ئەو خەونەی کە هەمومان هەمان بوو لە کاتی بە پارێزگاکردنی هەڵەبجە کە هەڵەبجە ببێ بە پارێزگایەکی نمونەی ئیشەڵا ئەو خەونەش یەتەدی. لە بەشێکی تری بەسەرکردنەوەکانیدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وێ ڕایکۆبوونەوە لەگەڵ لێپرساوان و چین و توێژە جیاجەکانی پارێزگای هەڵەبجە سەردانی یانەی وەرزشی هەڵەبجەی کرد و لە نزیکەوە گوێی لە داواکاری وەرزشکارانی شارەکە گرت. سەردانەکەی قوبات تاڵەبانی بۆ پارێزگای هەڵەبجە لە کاتێکدایە پێشتریش سەردانی چەندین شار و شارۆچکەی هەرێمی کوردستانی کردووە و لە نزیکەوە لە چۆنێتی بەڕێوەچوونی ئیش و کاری پرۆژەکانی کۆڵیوەتەوە و بە دوواداچوونیشی بۆ کەم و کورتیەکان کردووە و دەیان پرۆژەی گرنگیشی جێبەجێ کردووە. دەستپێکردنەوە و جێبەجێکردنی پرۆژەکانیش سەرباریەوەی هاوڵاتیانی دڵخۆش کردووە، لە هەمان کاتیشدا بانگاوێکی گرنگی دەزانن بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانە داراییەی چەند ساڵێکە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە. دلێر کەمال کورساد نیوس.